گردبوونەوە و ناڕەزایەتی دەربڕینی کارمەندانی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراقا لە شاری هەولێر و دهۆک بەهۆی دوورخستنەوەیان و دانەمەزراندنیان بە هەمیشەیی. ئەو کارمەندانە داوا لە حکومەتی عێراق و کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق دەکەن کە بکرێنە کارمەندی هەمیشەیی و بگەڕێنەوە سەر کارەکانیان، چونکە هەر یەکەیان چەندین ساڵە لە کۆمیسیۆن خزمەت دەکەن. هەر کاتێک کە دەنگدان دەبیتەوە بانگمان دەکەن و مانگ سێ مانگ عەقدمان دەکەن و ئیدی لۆمانە دەڕێنەوە. دەمانەوێت بکەین تەشغیلیان هەمیشەیی. ئەمە لە مێژە مۆزەفین ئەم لە 2013ەوە ئەو لە 2008ەوە لە 2009ەیە عقدی انتخابین بکرێنە عقدی تەشغیلی بە بڕیاریش دەرچووە بەس نەهۆ نازانین هۆکار چییە کە تەطبیقی ناکەن لە بۆمان. ئەم وای گریبەستین دەمکیر کۆمیسیۆنە سەربەخۆی هەڵبژاردنەوە لە پارێزگاها دهۆکێ داخوازی جەنابێ هەوەتکین بۆ بەگوهاستنامەش گریبەستین دەمکی بۆ گریبەستین هەمیشەیی تەشغیلی دیو بریارە 315 یا ئەنجومەنە وەزیرên عێراقê یا ژمارە 284 ساڵە 2021 خاڵە دوێ ئەوە هاتیە بە گوهاستنامەش گریبەستی دەمکی بۆ گریبەستین هەمیشەیی. هاوکات لە شاری سلەیمانیش کارمەندانی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق گرت بوونەوە و دەڵێن لەبری ئەوەی ڕاژەکانیان لە گرێبەستەوە بکرێت بە هەمیشەیی، بەڵام کۆمیسیۆن وادەی گرێبەستەکانیشی بۆ نوێ نەکردوونەتەوە دوای چەند ساڵێکیش لە خزمەت دوور خراونەتەوە و نان بڕاو کراون. ئێمە مۆزەفانە کە ئێوەی بینن چەند جارە زوڵمیان لێکراوە. ئێستا هاوڕەکانی ئێمە هەندێکیان بوونەتە ڕسمی، هەندێکیان تەشغیلی دەوام بکەن، هەندێکیان مەعاشی چاک و بوونەتە ڕسمی. ئەمانە کە ئێوەی بینن هەیانە 4 ساڵ خزمەتی هەیە، یعنی معنای نیە 4 ساڵ خزمەتیان هەبێ بیان نێرنەوە بۆ ماڵەوە. ئێمە کتابمان بۆ کرابوو 284 بکرێنێت تەشغیلی و 5 ساڵ خزمەتمان تاواکە ببینە ڕسمی. ئێستا کتابەکە ئێمە وەزارەتی مالیە، وەزارەتی مفەوەزیە، وەزارەتی مالیە تەختی هەمووی رازی بوو. ئەنجومەنی وەزیران ڕەفزی کە کتابەکەی ئەو خەترێکە لە ئێمە کراوە ئەمە لە بەخاو ئەکرێ لەم سێ پارێزگایە کراوە زۆر بەتایبەت 3500 کەس نزیکی 3500 کەس لە عێراقا ئەم کێشەی هەیە زۆرینەی زۆری بەر هەرێمی کوردستان کەوتو. لە ئێستادا چەندین کارمەندی گرێبەستی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق بەهۆی کۆتایی هاتنی ڕاژەی گرێبەستەکانیان دوور خراونەتەوە. کاریەکەیان چەندین ساڵە لە کۆمیسیۆن خزمەت دەکەن. ئەمە لە کاتێکدایە بەپێی بڕیارێکی ئەنجومەنی وەزیرانی عێراق و کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان هەر کارمەندێک 5 ساڵ خزمەتی هەبێت دەکرێت بە هەمیشەیی. هێمن کەمال، کورتسات نیوز.